بەناوی خودای بەخشندەی مێرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکان. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لە سەیری ئارویاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوای. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆشەویستانم ئازیزانم، ئەمە هەروە بەردەوامین لە زنجیرە باسەکەمان ڕێگای گەیشتن. تەبان لە دەرسەکانی ڕابردوو باسی علممان کرد کە دەبێ بابای سالک پێویستە لە چار علم زۆر شارەزا بێ بۆی بەڕاستی بە چاوساغی و بە چاوڕوونی ئەم ڕێبازە و ئەم ڕێ ببڕێت. ئێستا ماوە هەستین ناوی خوای لێ بین و بەڕێکەوین، بەڵام پێش ئەوەی بەڕێکەویت پێویستە یەک خاڵ هەیە ئەنجامی بدەی، ئەوش ئیخلاسە. بەڕاستی بابای سالک لە هەموو سیفەتێکی بەرزتر کە هەیتی ئەوەیە هەموو ئیشەکانی خاڵیسەن مخلیسەن لە بۆ خوایە، حەچ مراف مەقصەدێکی نییە لە هەستانی، لە دانیشتنی، لە عیبادەتی، لە کڕینی، لە فرۆشتنی، لە بەخێوکردنی ماڵ و منداڵی، لە سەردانی خزم و کەس و کاری، لە سەردانی نەخۆشی، لە یارمەتی هەژار و فەقیران، هەر شتێک دەکا هیچ نیەتێکی نییە، تەنها یەک نیەت نەبی ئەویش ڕەزامەندی خوایە. هیچ ئەسڵەن هەشتێک لە ناو دڵی نییە، بەس تەنها و تەنها ڕەزامەندی خوا. بەڕاستی ئەمە زۆر عەزیمە، ئەم مەقامە، ئەم بابەتە زۆر زۆر گریگە ئازیزان. بۆی خوای گەورە ئەفەرمووتن وما ئومیڕوا ئیلا لیعبدوا الله مخلصین له الدین. بەڕاستی یعنی ئەمە ئەمرما پێکرایە کە خاڵیسەن مخلیسەن خوای گەورە بپەرستی، ئەو دینە زۆر بە پاچی وەرگرین و زۆر بە مخلیسی جێبەجێ بکەین. ئازیزانم، کاتێک ئەتوو دەست بە هەر ئیشێک دەکەی دەبی بسم الله بکەی، وەیە یان نا؟ ئەو بسم اللهە سێ واتای تێدایە. واتای یەکەم، ئەو ئیشە تەنها لە بۆ خوای دەکەم، بسم الله، خوایە ئەو ئیشە بە ناوی تووە و لە بۆ تووشی دەکەم و هیچ مەقسەدێکم نییە، تەنها کە لێم ڕازی بی. ئەو معنای یەکەمی بسم الله. واتای دووەمی بسم الله کە ئەو ئیشە بە حەول و قووەتی من نییە، بە شاون و شکۆی من نییە، ئەو بە حەول و قووەتی خوایە، ئەوە بە فەزل و میهرەبانی خوایە من ئەو ئیشە ئەنجام دەدەم، بۆیە خوایە ئەو ئیشە هەر بە ناوی تو نەک بە ناوی خۆم. بسم الله. واتای سێم ئەوەیە یا ڕەبی ئەو ئیشە لەسەر ڕێباسی تو ئەیکەم، لەسەر سایە شەریعەتی محەممەد المستەفا ئەنجامی دەدەم، بەخۆم شتێک ناکەم کەوا عەقڵم بڕێ و وەبزانم شتێکی باشە، مەگەر ئەو ئیشە تۆ بڕیاری لەسەدا بێ یا محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام نەخشەی بۆ کێشا بێت. کەواتە ئەمە کە ئەوە بسم الله قیمەی ئیخلاسە ئازیزان. چونکە ئەتوو ئەگەر بتەوێ ماستی هەوێن کەی بەخوای بەبێ ئەوەی ئەتوو شیری دەکورێنی تۆزێ ماستی تێنەکەی نابتە باست، دەبێت تۆزێ ئەوە ماستەکی تێکەی ئەو زەدەبتە ماست. بەخوای ئەوە ئەو کچۆکە ماستە ئیخلاسە. تۆ ئەو ئیخلاسەی لە کردەوەکانت دانەکەی پووز دەردەچی، چۆن شیرەکە نابێت بە ماست، بەخوای کردەوەکانیشت پووز دەردەچێ و نابێتە هیچ. بۆیە هاتە خزمەت پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، فەرمیان یا رسول الله هەندێک کەس شەڕ دەکات لەگەرت، جیهاد دەکات لەگەرت، جێیشی تو دێ جیهاد دەکاتن، بەڕاستی حەزی لە ناو بانگە، ئەزی لێ باسی بکەن، مەدحی بکەن، کوڕە برێ وەڵی بە شەهامەتە، کوڕە وەڵا بەغیرەتە، وەڵا چاو نەترسە، حەزی لێیە. هەندێک کەس دێ یا ڕەسوڵە دێ شتێکی بەدەستکەوی، ماڵ و حاڵەکی بەدەستکەویتر، ئەوانە ئایا خوای گەورە لێیان قبوڵ دەکا؟ فەرمووی نەخێر، هیچی خوای گەورە قبوڵی ناکە مەگەر کەسێک
كلقلم غضابك وزهادك إلا لبو خوي تعالى بيت تنها لبو خوي قورا تنها وتنها لبو خوي قورا أو زور بي ما عزيزانا يعني أتوهر إيشك دكي براسي دبيلو خوي مهربان بك أو إيشي مش كسير السلوكة كذا ما نوي هستين بروين برو خوا بروين لين يزق ببينوا ومشرف بين بمقام محبة مشرف بين بمقام مشاهدة بهرمن بين لمقام إحسان لا بد دبي براستي خد يقلاب كيتوا دبي هم إيشو كارا كانت تنهى وتنهى لبو خوي رب العالمين بي يكفى المدتان بيبلم في غنبري خو عليه الصلاة والسلام دفرميتن هر كسك بستلاي نخوشك شوي أتو دسي سل نخوششي ددي دزاني أوني ساعاتك لكن نخوشكي دادنشي حتى بياني 7,000 ملائكة دلين خوايا لفلاني خوش بو رحمي بيبكا سبحان الله أو بس أو باداش أي وردقري بس أو فصدي وردقري بونيت باكي كهنايتت بلام خوان خواستا أقلبو أو نيتين نسوي محروم دبي لو هم خير وبركتي كخواي قورة داينايا زور زاران دسي تعزيشي دسي سرداني نخوشك دكي سرداني كسو كارد دكي سرداني خزمان دكي كورا كاكا جان عزيزك من مسلماني برد كورا بو خوا برو بو خوا بو هيز مقصدك النسي تنها لبو خواي قورة برو كابراهك دسو سرداني برادري چي خوي بكا لقندشي أو لو قندي بو أسو لقندشي كسرداني بكا خوي قورة ملائكة نارد سري فرموي خو أعلم بالنيات خوي قورة لحمو كسي شعر ذاتنا لنيتكي بلام أو حديثة فير ما عندك بزانا فضلوا قوريين نيت باشي تسنده خوي قورة ملائكة نارد سري فرمي لسري راوسو سلام ليبكا وأحوالي ببرسو أو مزادلة لقربك والله ملائكة لسري راوسابو كابراش هات طبعا عادة إنسان كذا رأيك بني سلامي لدكي ملائكة سلامك جواب دو فرمي كاكا جان شو دسي قلت والله دسم سرداني مسلمانك دكم لو قندي تخزمتها فرمي نا والله هيس كرنو فرشتونو معاملك تو مصلحتك تانا بين هي فرمي نا والله اي قلت بوسي اسي تي والله لبر خوي قورة دس لبر خوي خوشم دوي حزم لبر خوي قورة سرداني بكم قلت إذا با بيت بلم والله أمن ملائكتي خوام خوال أسمان وأمني ناردي تخواري كبيت بلم خواتي خوش دوي الله أكبر محبتي خواي بو إخلاصي وردقري كاتك همو إيشي كلا بيناي خواي قوربي من أحب لله أو بيغمبر أفرمي صلى الله عليه وسلم من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل إيمانه أو استكمل إيمانه لرواية إمام أحمد دفرمي ومن نكح لله فقد استكمل إيمانه أو كما قال الرسول صلى الله عليه وسلم دفرمي أجر خلق خوش ويس لبرخوا أجر ريتشيش اللي كردوي خلشي دبتو لبرخوا أجر دبخشي لبرخوا أجر ناش بخشي لبرخوا أجر جني شتينا هل لبرخوا أو إيماني كامل لبيو إنسانا سبحان الله سبحان الله يعني بزانا جدينان دبي لبرخواي قوربي لوي محصن بي لوي بارز راوبي بوي بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرمي في بضع أحدكم صدقة كاتك كده سنجود دبن لقر خزانة كانتان لو تان بخير دان مسري صحابة قوتين يا رسول الله أما لو شهوتي خوبان دتنا لا خزانة كان أوش لو ما بخير دان مسري فرمي باشا أقر بيتو إيوة شهوتي خوتان لحرام أنزام بدن قلنا حتى ناقتي قلتي بلي قلتي لخزاني خوتان بحلالي خوتان بخير لو تان دان مسري كواتا حتى نيت لقد زودبوني خزاني شد بيوستا كبا باشي لو محصن بي لو باك بي سبحان الله كواتا باباي ساليك همو جياني عبادتا يك حركة يك شغلي لجياني أو بياوني عبادت بي لو تقول همو إيشا كان لبيناوي خواي قوردك قلت أنا بياو صالحك قربان بابروين فلان كز مرديا أولا مزقفتي وادي شون بس كم نوجي لسدا كينو دي بين قبرستان فرمي يك دقة اسمه جوري ديمو سو جوري هندشي بيسو هاتو قلت بابروين قلت أنا كاكا تو نكراود نبيراود هي سنة قوري لو أو دو سيدة قيمايا أو زهاني هاد بيمان سيرة سو إزازة لخزان ورقو قلت نا سمنيتي خوم صافكر الله سمنيتي خوم صافكر
چکە لە بەرەنگۆ نایم هەتا بچین نوێژی لەسەر ئەو مسلمانێ بکە ئەم لە بۆ خوای دێم ئەو مسلمانە حەقی لەسەر منە حەقی مسلمان لەسەر مسلمان شەشە یەک لەوانە ئەگەر مرد بسم نوێژی لەسەر بکەم و لە دوو جەنازەکەی بڕۆ سبحان الله بزانە چەندەها کردەوەمان هەیە بەڕاستی هەر هەمووی بە بەلاش دەڕوە بەبێ ئەوەی یەک پاداشی لێ وەرگرینەوە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک نوێژێک لەسەر مردووێک بکە خوای گەورە یەک قیرات ئەجر و پاداشی دەداتێ دەفەرمێ قیرات وەکو شاخی ئوحد وەکو سەفین وەکو ئەو شاخانەی کە لە کوردستان هەیە شاخە گەورەکان بە قەدەرەوی خوای گەورە ئەجر و پاداشی لۆ دەنووسی و ئەگەر بێت و لەگەڵیشی بی هەتای دەی شارنەوە ئەوە خێری دوو قیراتە دەگاتێ بەڵام لۆ ئەو کەسەی لە بۆ خوای گەورە بچیتن لە بۆ خوای گەورە بچیتن بەڵام ئێمە نەخێر واللهی دەچینە سەر قەبران هەر لە بە خاتری یەکتری لەبەر گلەیی دەچین لە بۆی ئەو هاتە سەر قەبری بابم بە ئەمنیش بچم عیبە نەکو گەلەیم لێ بکەن دەچێت تەعزیە هەروە دەچێت سەردانی نەخۆشی دەکەی هەروە هەموو ئیشەکانمان بەس لە بۆ یەکتریە هیچی لە بۆ خوای گەورە نیە بۆیە مەحرومین لەو هەموو ئەجر و پاداشی کە خوای گەورە دایناوە لە بۆ ئێمە عەزیزانم با بۆ خوا بژین بە هەموو حرکات و سەدەکانەکانمان لە بۆ خوا بێ قسەیەکی خۆشتان بۆ دەژێڕمە و کۆتایی پێدەینم چکە ئەو باسە زۆر دوور و درێژە بەڵام بابای سالک دەبێ هەموو ژیانی لە ناو ئیخلاصدا بێ هەموو ژیانی لە ناو ئیخلاص لە بۆ خوای گەورە بیتن پیاوێک مزگەوتی دروست دەکرد هەر بە کورتی مزگەوتی دروست دەکرد لە کۆتایی هاتنی مزگەوتەکەی بوو بە سەندە کشتی ما بۆ عەمەلە و وەسائیشی دەکرد کە کۆتایی پێبین و مزگەوتەکە و ئیتر چوو خەتاتێکی هینا خەتاتەکە نووسی مزگەوتی حازی فلان وەڵا شەوێ لە خەویدا دەبینی دوو مەلائیکەت هاتن قادرمەچیاندا ناوەکەیان ڕەش کردەوەی حازی فلانی ناویش نەچیان نووسی کابرا بە خەبەر هات گوتی ئەی بە قورئان دەترسێمەوە بی یا رب العالمین شەوە با شەوی بسمە چێ سەبری گر هەتا مەلا بانجیدا چوو لە مزگەفتێ نوێژی کرد و ڕازغاریدا لۆ مزگەفتەکەی خۆی کە چوو دەبین ئەلحەمدوللا کوربابە ناوەکەی خۆمە دەخوای بەزالبی ڕاز نەکرایتەوە ڕۆژی دووە شەوی دووە نەفسی خەونی دیتەوە عینەن دوو کەسەکەی دیت چون ناوی حازیان ڕەش کردەوە ناوی ئافرەتەشیان نووسی سبحان الله بەڕاستی ئەو خەونە سەیرە دەبێت چه حکمەتێکی تێدابی کە ڕۆژ وەختی عەمەلە دەستە سەئیشی ئەو وەختی چوو زانی ئەوچی دوونێ شەوەیە چوو دەبینی ئەلحەمدوللا ناوەکەم هەرما یا ڕەبی زۆر شکر ناوەکەم ڕەش نەموویتەوە شەوی سێم نەفسی خەونی دیت سبحان الله کابرای دوو کەس هاتن ناوەکەیان ڕەش کردەوە ناویش نەکەیان نووسی وتی وەڵڵاهی ئەم خەونە حتمەن سڕێکی تێدایە حتمەن ڕیسالێکی تێدایە هەستا پرسی لە عەمەلە وەستایەکان ئەرێ کاکە کەس هاتیە خێر بەو مزگەفتەی بکە شتێکی هینابی کە ناوەڵە کاکە کەس نەهاتیە ئەدی گوتی باشە هیچ ئافرەتەکەی ناوی فلانە بی بڵام بەێ فاتیمە بی کەس ئافرەتەکەی ناوی فاتیمە بی گوتی ئەرە وەڵڵا مام حازیەوە ئەو ماڵی بەرامبەرمانن ئەوە پیرێژنێکی اختیارە ئەو ژنە ناوی فاتیمەیە ئەوە زۆر دڵی بەو مزگەفتەی تو خۆشە زۆر کە دێتە دەرێ سەد و ئامان لۆ دەکاتن چوو لە دەرکەیدا و ئافرەتێکی نورانی جوان هاتە دەرێ اختیار دیدایە جەنابەت فاتیمە خانی گوتی بەڵێ برای عزیز وتی ئەم ساحبی ئەو مزگەفتەیمە حازی فلان ئۆ ڕەبی خوا خێرت بنووسی حازی وەڵڵا دڵی مەتخۆش کردیە وەڵڵای ئیشتیاقین زوو تەواو بی جێمان لە پێست فەرزەی بانگی موحەممەد بی ئیتر ئەو قسانە گوتی تخوا پلە حازی سوندت دەدەم بەخوای هیچ چاکەیەکە دەگەر ئەو مزگەفتەی من کردووە گوتی کوڕی شیرینم وەڵڵا ئەمە فەقیرن والله ئەمە دەستمان کورتە نابەخۆی یەک چاکەم پێ نەکرایە یەک بلوچیشم پێ نەگۆزرایەتەوە یەک کەرپوسم پێ هەردەستایە بسم بەمە مزگەفتەکە نابەخۆی بەس یەک شتم کردە یەک شت هەموو جارێک کە ئەو جێ درێژانەی لە کوورەی کەرپوسی دەینێن تاوان کوورە جێ درێژ دەیهینا بە تێرکەی گەورە کەرپوسیان دەهینا گوتی کە کەرپوسەک ئەو جێ درێژانە ڕدەگرن و کەرپوسەکان دەینە خوارێ و پاشان هەتا تێرکەکەی بەتار دەکەن ئەمن دەسم یەک پەقرزە ئاوی دەینم لە پێش ئەو جێ درێژەی دادەنم دەزانم زۆری تێنیە هەتا تێر ئاوی بخواتن واللهی دەزانم ئەمن هیچم نییە بەڵام خوا ئەوم لێ قبولکە کە یارمەتی مزگەفتەکەی تو بدەم فەرمی واللهی دایە حازی خوا ئەو مزگەفتەی لۆ تو نووسێ باشە ئەو مزگەفتەی خێری هەر هەموو ئیمنی دایتە تو بەبێ ئەوەی لە منیش نەقوستان بی چونکە ئەتون لەبەر خوا یارمەتی ئەو جێ درێژەی دەدەی کەرپوچی لۆ مزگەفتەی دەینیتە
بزان نیەت چ دەکە ئازیزان بۆی بڕیاریدا دەبێ ئەو مزگەفتە بە ناوی ئەو شتەی بکرد ناوەکەی خوڕش کردەوە ناویش نەکەی نووسی ئازیزانم یەک نیەتی پاک دەگەر حیوانێک دەزانی چ کاریگەری دەکاتن دەزانی چ دەکە ئازیزانم واللهی چاکە لەگە حەویان بکەی بەس دەگەر خوا واللهی خی گەورە ئەجر و پاداشت دەنووسی جەم لە مامۆستا فاتح شارەسێنی بوو یادی بەخێر خی گەورە تەمەنی درێژکە خوا گەورە لە بۆمانی بێل یا رب العالمین ئەو پیاوە نەزیب و محتەرەمە جێم لێ بوو دەڵێ زستانێکی بەفر زۆر باری بوو ئەو دەژێرتەوە مامۆستا فاتح دەفەرمی کابرایەک دەڵێتن ستانێک بەفرێکی گەلە زۆر باری بوو وتی کابرایە کاتە دەرێ یەک کێرکە زۆی پێبوو ئەوە بەسە بەفرەکانی دادەکرد ئەو کابرایە نەسرانیش بوو دەسە دینی مسلمانان نەبوو مەسیحی بوو وتی زیرانە مسلمانەکەی پێگوت کوڕەها فەلاوە چ دەکەی تی وەڵی ئەوڕۆ یەک تەیر و تار ناتانی شتێک پەیدا بکە لە بۆری بەفر هەمووی داپۆشتیە ئێوەڵی زگم پێیان دەسووتێ ئەو قیچەک جۆیم لە ماڵی هەیە بەسە ئەو بەفرانەدا دەکەم بەکو دێن بە خۆیان دەیخۆن زاگوتی فەلە خۆخوالێت قبول ناکات و فەلەی گوتی واللهی ئەم لە بۆ خی گەورە دەکەم ئەویش دەبینی ئەویش کەیفی خۆیتی گوتی ئەو دوو ماڵە لێک بوونەوە پاشی دو سێ ساڵی چەند ساڵێکی پێچوو کابرای مسلمان ناوی لە حەز دەرچ چۆ حەزێ کورە دەبینی ئەوە لە دەورەی بیتێ ئەو فەلەوە لەگەوی تەوافێ دەکا کوڕەکە فەلات و سەکەی لێرە گوتی ڕاوەستە دەزانی خی گەورە ئەو جۆی کە بەسە بەفرەکەمدا کرد قبولی کرد دەزانی چکۆ لەبەر خوا کردم خی گەورە لێمی قبول کرد و بە لەبەر ئەو چاکەی خوا هیدایەتی دام ئازیزانی من واللهی هیچ ئیشێک لە پێناوی خی گەورە خەسار نابی دیکەواتە با ئەمە شتێک بکەین کە عولەما پێی دەرن تیجارەت و نیات دەزانی تیجارەت و نیات چیە ئەوەیە ئەتوو یەک عەمەلی دەکەی یەک کۆمەڵە نیەتی لۆ دەینی پاداشی هەر هەمووش وەردەگری یعنی ئەتوو وەچی ئەوەی وایە ئەتوو یەک دیناری ببەخشی 100 دیناری وەرگریەوە زۆرە بەڕاستی ئەوە چۆن دەبی ئەوە یەک ئیش بەڵام کۆمەڵە نیەتی لێبینە مەسەلەن بزانە دەچی سەردانی داک و بابت دەکەی وە ئەها کە دەچی سەردانی داک و ئەو نمونونەکە لە نمونونەکان دەچی سەردانی داک و بابت دەکەی یەک دەسم سەردانی داک و بابم دەکەم واجبە لەسەرم ئەوە یەک دوو داک و بابت بەشێکن لە مسلمانان وە فەردێکن لە فەردیم دەسم سەردانی مسلمانێک دەکەم ئەوە دوو سێ نەخۆشن وە دەسم سەردانی نەخۆشێک دەکەم چار بێتاقەتن غەمگینن وە دەچی دڵیان خۆش دەکەی دەچی غەمیان لا دەبەی ئەوەش خێرێکی تکەیە پێنج ئەتوو دەبی قسەی خۆش بکەی وە لە بۆیان خزمەتیان کەی ئەوە پێنج یعنی ئەتوو بە هەر یەکێک لەوانە ئەتوو پاداشێک وەردەگری وەنەبوو یەک ئیش بە سەردانی داک و بابت بی نا سەردانی مسلمانان سەردانی نەخۆشێکی سەردانی غەمبارێکی دڵخۆشکردنی کەسێکی ئەوانە هەر هەمووی ئەجر و پاداشیان جودایە دێکەواتە ئەوە پێدێن تیجارەت و نیات ئەوەیە کە هەر ئیشێکت کرد کۆمەڵک نیەتی کەی لەگە زیاد کە بە هەرچی خێر و بەرەکەت هەیە پێت بگاتن دەستی سەردانی مسلمانێک دەکەی وە ئەگەر ئەو مسلمانە یەکەمیشت برێ خوای ئەو مسلمانە لەبەر تو خۆشم دەوێت لەبەرە توش سەردانی دەکەم بکە حەقی مسلمانی لەسەر مسلمانی شەشە یەک لەوانە کە بچم سەردانی بکەم ئەوە یەک بزانە خۆیە ئەوە جیرانمانە ئەوە جیرانمانە دوو ئەوە ئەزرێکی تکەیە سێ خۆیە ئەو مسلمانە نەخۆشیشە دەسم لێشی دەپرسم چار ئەو مسلمانە غەمباریشە دەسم غەمنی لەسەر سوک دەکەم پێنج ئەو مسلمانە ئەگەر پێویستی بە یارمەتی و بە مساعدە هەبوو دەسم یارمەتی و مساعدەشی یەکەم ئەو پێنج سبحان الله کەواتە بەڕاستی ئینسانی مسلمان دەبی هەموو ژیانی هەمووی خێر و بەرەکەت بی بەسای ئەو نیەتە پاکانی کە دەیهێنیتن بۆیە بابای سالیک یەکێک لەوانەیە کە هیچ ئیشێک ناکە جێ لە هیچ ئیشێک ڕناگری هیچ قسەیەک ناکە هیچ حرەکەیەک ناکە هیچ شتێک ناخوا هیچ شتێک نابە ناستە هیچ شوێنێک تەنها و تەنها لە بۆ خۆی تەعالە تەنها و تەنها لە بۆ خۆی گەورەی تەعالە زەبەڕاستی ئەو کەسێک کە ئەوها بوو واللهی خۆی گەورە لە هەموو ناڕەحەتەکانی قوتاری دەکەن لە هەموو ناخۆشیەکانی نەجاتدا خۆ حەدیسەکەی ئەو سێ کەسەی کەتنە غار کەتنە ئەشکەوت دەرکەی ئەشکەوتەکەیان لێ قەپات بوو بە چ قوتاریان بوو بە سێ کردەوە بەڵام خاڵیسەن مخلیسەن لە بۆ خۆ ئەنجامیاندا مەشهورە حەدیسەکەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام کە سێ کەس دەچن دەرکەی غاریان لێ قەپات دەبی بەردێکی گەورە بە دەوی ئەشکەوتەکەی وەدەنووسێ ئەوەندە هاوار دەکەن کەس جێلێ نییە مۆبایلیش نییە مۆبایلی هەگری کوورە کاکە وەرە بمانگەنێ بەلە دێبینن بە ئەو بەردەی لاب بە شتوان نییە ئەوەندە هاواریان کرد هیچ کەم بەو قورئانی هەمومان لێرە دەمرین یەکەشان گوتی باشە
بە هەر یەکمان ئەگەر لە ژیانماندا یەک کردەوەی خاڵیسن مخلصمان لۆ خی گەورە کردە بۆ خی گەورە باسکەین بەڵکو نەجاتمان دەدا. فعلا هەر یەکیان یەک لە کردەوە باشەکانی خۆیان باس کرد، یەکسەر خی گەورە قوتاری کردن و لەو غەم و ناڕەحەتیەی پاراسن. لێکەواتە ئازیزانم یەکێک لەوەی کە لە خی گەورە دەپارێەوە بە دووشت لە خی گەورە دەپارێەوە هەم بزانە ئەگەر ئیخلاص چەند دەور دەبینی. یەکەمین بە ناوە جوانەکانی خی گەورە دەپارێت تۆ لەبەرخوای، دووەمین بە یەکێک لە کردەوە باشەکانی خۆت کە خاڵیسە مخلیسن لە بۆ خوا ئەنجامتدایە ئەو کردەوەی لە بۆ خی گەورە باس دەکەی. دەڵێ یا ڕەبی خوددایە ئەگەر ئەو ئیشەم لە ڕاهی تو کردیا، یا ڕەبی خوددایە ئەگەر ئەو عملم لە ڕاهی تو کردیا، خۆی ئەو ئیشەم بدەیە ئەوەم لە بۆ بکەیان ئەو دوعایم قبولکە. ئازیزان بزانە ئەلێرە ئیخلاص چ کاریگەریەکی هەیە لە ژیانی تو. لێکەواتە دەبێت و هەموو ژیانت بەڕاستی لە بۆ خی گەورەبی. و خاڵێکی تری گرنگ باز دەکەین و کۆتایی پێدەین، ئەویش ئەوەیە هەرچی عاداتە بەنیەتی پاک دەبێتە عیبادەت. چۆن ئەمە هاوینەوە نیە، هاوینە ئارەقەی زۆر دەکەم دەسم خۆم دەشۆم، سم لەبەر خی خۆم دەشۆم، ناچم هەر خۆم فێنکەمەوە ئای بە خۆمدا کەم و گەرماتی جسمم لا ببم، نا دەسم لەبەر خی گەورە خۆم دەشۆم، لەوەی خاوێن بم، لەوەی بۆنم لێنێ، بۆی مسلمانان بێزم لێ نەکەنەوە و بۆ ئەوەی نوێژەکانیشم زۆر بە خاوین و باوێنی ئەنجام بدەم. سبحان الله خۆشوشتنێک کە عالم عادەتە ئەمە دەیکەمە عیبادەت ناخواردن. ئەمن ئەو نانە کە عادەتە هەموو خەڵک نانی دەخۆلەوەی نەمریۆنیە، ئەمن بێزگەلەوەی کە عادەتە و نانی دەخۆم دەیکەمە عیبادەت. بۆ ئەوەی دەیخۆم کە تااقەتی پێ بگرم، کە بۆ ئەوەی دەیخۆم کە بتوانم عیبادەتێکی جوانی ئەنجام بدەم، بۆ ئەوەی دەیخۆم کە کاسبێکی حەڵاڵ بکەم، قووەت و هێز وەرگرم، محتاجی کەس نەبم. ڕۆژێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دانیشت بوو، کۆمەڵک لە ئەسحاب لە خزمەتی بوون، یەکێک بە پێشیاندا ڕۆی کوڕە گەنجێکی قۆڵ و باڵزۆی ریاضی، وتیان ماشاء الله، سەحابەکان فەرمیان ماشاء الله، لەو قۆڵ و بازوەی تەمەشاکە خۆزی شیری لەدەست بی و بەهات بی جیهاد بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی واللهی ئەم کوڕە گەنجە کە ئێستا دەستە دەرێ و کاسبی دەکا، ئەگەر لۆ ئەوەی بی نەفسی خۆی بپارێزی لە زیلەت و دەستپانکردنەوە ئەو فی سەبیلیلlah، ئەگەر ئەو کوڕە دەستە دەرێ ئیش دەکا لەوەی داک و بابێکی هەیە بۆی محتاجی کەس نەبوون بە خێویان کە ئەوە فی سەبیلیلlah، ئەگەر ئەو کوڕە گەنجە کە دەستە دەرێ بۆ ئەوی ماڵ و منداڵی خۆی نان بدا و محتاجی کەس نەبن و شەرمەزاری هیچ دەرکەیەک دەبن فی سەبیلیلlah. ئازیزام کەواتە ئێمە دەتوانین هەموو عادەتەکانی خۆمان بگۆڕین بە عیبادەت، بەچی بەو نیەتەی کە ئەنجام لەناو دڵمانە. جا بەڕاستی ئەوەیە تۆ هیچ ئیشێک نەکەی، هیچ خطوەک ناوێی، هیچ شتێک جێ نەدەیتێ، هیچ حرەکەک نەکەی ئیلا خاڵیسەن مخلیسەن لە بۆ خی گەورەبی. چکە بەڕاستی بەداخەوە زۆر جاران ئینسان بە باسکردنی کردەوەکانی خۆی بەتاڵی دەکاتەوە، چکە ئیخلاص دەبی لە سێ حاڵەت بەردەوام لەگەرت بی: پێش عمل، پێش کارەکەت، لە ناو کارەکەت، دوای تەواوبوونی کارەکەت. ئەو ئیخلاص دەبی ئاوابی. پێش ئەوەی کارەکەی بکەی ئەو ئیشە نیەتی لێ دەینم یا رب العالمین، ئەو ئیشە لە بۆ تووە، هیچ مراز و مەقسەدەکەم نیە، تەنها و تەنها ئەتۆ لێم قبوڵکەی. ئەوە یەک. دوو، لە ناو کارەکەشدا دەبی نیەتە نەڕوە کە خەڵک ئەتویان دیت ئەو ئیشە باشە دەکەی مەدحکەن سەنادکەن بە بەشن و باڵا دابێ، ڕاد نیەتت بگۆڕێ، ڕاد دڵت خۆش بی بەو مەدحای کەیفت بێ براری والله ئەوە، یعنی ئەوە یەکسەرە تو ڕۆیشتی ها نیەتەکە لایدا ئاگادار بە، و پاش کارەکەش کە تەواو کرد ئەگەر لە نیەتی بی هەنیەتەکە نەگۆڕێ، ئەگەر خەڵک معجب بوو بە کارەکەت زۆریان مەدحکردی نەکەی، ئەوەندە دڵت پێ خۆش ببیچی ئەو کارە عینە دووبارەکەویان یەکەشکە بکەی لە بەرۆی خەڵک مەدحت بکە. کەواتە پاش کاری تەواو بوونیش بەڕاستی پێویستمان هەیە کە ئەم ئیخلاسە و ئەم دڵسۆزیە بەردەوام بێتن. کەواتە بابای سالیک هیچ شتێک ناکە لەم سەیر و سولوکەدا هەر هەمووی لە بۆ خودای رب العالمین. تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.